وەفدێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پارێزگای سلێمانی سەردانی چەند فەرمانگەیەکی فیدراڵیان کرد. سەرەتا لەگەڵ بەڕێوەبەری گشتی نشینگەی سلێمانی کۆبوون و باس لە کێشە و گرفتەکان کرا بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان و زیاتر ئەنجامدانی کار ئاسانی بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان. سەردانی بەڕێوەبەراتی ئیقامەی سلێمانی و لە دوایەوەش سەردانی کارتی نیشتیمانی و کۆمەڵێک دەوایی تر لە سلێمانیە کە ئیشەکانیان بەشێکی ئیشەکانیان ڕەبتی هەیە بە حکوومەتی فدراڵەوەوان و بەشێکیشی ڕەبتی هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. زۆرێک لە کاروباری هاوڵاتیان کە لێرە ئەڕوا بەڕێوە ئەم فەرمانگانەوە ئەم بەڕێوەبەرایەتیانە کە ئیبن بەڕێوە پێویستی بە هەماهەنگێکی باشەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فدرال. کاری بە دوواداچوونەکە کە لە حکوومەتی فدرالە ئەیکات فراکسیۆنەکانن، فراکسیۆنە پەرلەمانیەکانن و پەرلەمانتارانن کە نوێنەرانی خەڵکن. بۆیە بە باشمانزانی ئەمڕۆ کە هاتینە بەڕێوەبەرایەتی ئیقامەی سلێمانی کە لە نزیکەوە لەگەڵ جەنابی عەمید ساڵح گوێمان لێبێت لە کار و چالاکیەکانیان لە چۆنێتی کارکردن و تەنسیق لە نێوان بەڕێوەبەرایەتیەکە و لە نێوان وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ لە حکوومەتی فدرال. دواتریش وەفدی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی فەرمانگەی ڕەگەزنامە و باری شارستانی سلێمانیان کرد و لەگەڵ بەڕێوەبەر و بەرپرسی بەشەکان کۆبوونەوە بە مەستی پشتیوانی و زیاتر بە ئاگابوون لە ئیش و کارەکانیان و پاڵپشتی و هاوکاری خوانیان بۆ دووپاتکردنەوە. چ لە ئاسی هەرێم و چ لە ئاستی بەغا و گفتوگۆیەکی تێر و تەسەلکرا لەسەر ئەو قەزیانی کە پەیوەندە بە بەغاوە بە تایبەتی کە لە خۆی لە چەند خاڵێکی تایبەتە بینێتەوە و بە ڕێنمایی جنسی ئامە کاتی خۆی کۆمەڵی کێشەمان ئێمەداوە بە بەغا و جارێکی ئێمە تاکیدمان کردەوە بیری وەفدی بەڕێزمان خستوێتەوە کە لە بەغاوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکانە هەوڵی جێبەجێکردن و چارەسەرکردنی کێشەکان بدەن. وەفدی فراکسیۆنی یەکێتی سەردانی کۆمەڵگەی بازرگانی سلێمانی کرد کە پێکهاتووە لە چەند بەڕێوەبەرایەتێک و لەگەڵ سەرجەم بەش و یەکە کارگێڕەکان کۆبوونەوە بۆ مەستی زیاتر لە نزیکەوە ئاگادار بوون لە کێشە و گرفتەکانیان و دۆزینەوەی ڕێگە چارەسەر بۆ کێشەکانیان لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. یەکێتیەکان بە یەکتیم لە سەرجەم سێکتەرەکانی حکوومەت و ئۆرگانەکانی حزب هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی کێشەکان و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و سەرکەوتن بەسەر قەیرانەکان چڕ کردووەتەوە بۆ زیاتر نێوبوونەوە و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.